کێشە ئەوەیە ژن بە قسەت ناکە، ینی حەزەکەی تا لە شەوە تا بەیانی هاوارەکە مەڵێ ئەمە کوفرە، ئەمە تاوانە، مەچن بۆ لایەن ئەو ئیسفادەی نییە. وەڵە با بە دەم و لەفزی باشە، دەم و نفوسی باشە، ئەوە خەڵک لە دەستی شفا وەرئەگرێ، ئیسفادەی نییە، ینی بە عەقیدەیان یعنی با بە ئافرەتەیە پۆشتەیە لە ڕووی جلوبەرگەوە ماشەڵڵا هەر قابیلە، ینی بەسەریا هەڵبڵێن ئافرەتێکی ڕێکوپێکە و جلەکەی وەکو جلی ئافرەتی خەڵکی شەبێ وەکو جلی ئەوابێ، بەڵام لە ڕووی عەقیدە و یعنی زۆر بۆشە، لە ڕووی عەقیدە و وێرانە. تەوەکولی بەخوای گەورە نییە، باوەڕی بە شێخ و مشایەخەیە، باوەڕی بە مەلا هەیە، باوەڕی یعنی بەحاڵ مناڵەکەی لە خەو ڕاچەڵێکی ڕاکا بۆ لای مەلاڵی وەرە دوعایەکی بۆکە، ئەی خۆت دەست نییە وإذا سألك عبادي عني فإني قريب، ئەی خۆت دەمت نییە دەکاکە چوار ئاەتی بەسەرا بخوێنە، 7 جار سوڕەتی فاتیحای بەسەرا بخوێنە مناڵەکە و شیرەکەی کە ئەیدەیتە خولەکانی بەسەرا بخوێنە و بیدەریە، دەست بنێ سەر ئازاری شوێنی ئازارەکەیەوە ئاەتی بەسەرا بخوێنە. با بە هەمومان عەبدی خواین، مەلاکیە و شێخکیە و تێگەی ئەگەر ئەو لا ئیلاهە ئیلا اللهە وەکو خۆی لێی تێ بگەیت بۆ دەرئەکەوێت هەمومان عەبدی خوای پەروەردگاری. إن أكرمكم عند الله أتقاكم، لەلای خوای پەروەردگار کێ بەڕێزە؟ ئەو کەسەیەکەوە تەقوای زیاد بێت. بەس مانای ئەوە نییە من ئێستا دوعاکانم لە دوعاکانی ئێوە کاریگەرتر بێ، قبوڵتر بێ، نەخێر کاکەگیان. خوای گەورە خوای هەر هەمومانە. أمن يجيب المضطر إذا دعاه يكشف السوء ويجعلكم خلفاء الأرض أإله مع الله. يعني كاتي خوای گەورە ناڕەحەتی بۆ یەکێکە هێنیەت هەر خۆی لەسەری لای ئەبات، نەک شێخ و مشایەخ و مەلا و سەید و ئەمانە. کەواتە لە هەر حاڵەت و تەنگەژەیی و موسیبەتێکە هاوار برن بەخوای پەروەردگار لە ماڵەکەی خۆتەوە، واللهی خوای پەروەردگار یەسمع وەیەڕا، ئەبیستێت و ئەزانێت و ناڕەحەتی و ئاگای لێیە، بۆیە خۆی شیفا ئەنێرێ و خۆی ناڕەحەتیەکانت لەسەر لابان. نە مامۆسای ئاینی و نە شێخ و نە دەروێش هیچ پەیوەندیان بەم بابەتەوە نییە، بۆیە هەر کەسێک عەقیدەی پاک بێت ناچێت بە دەوری شێخ و مشایەخ و مەلایە.